سڵای خۆتەنەبێ لە یاریکی تازە گەرەمەلاتان ئەم جارە یاریەکمان هەیە بە ناوی کانتری وۆر کە یاریکی نایە بەدەچۆن بە ئۆنلاین و ئۆفلاینش یاری پێکەوت باشە دەستەکەن لە مزنەوەکەوە دەکەن لەم ماتە واتە هەموو وڵاتەکانی زیانی تێدا لە هەر وڵاتێکە بتوێت دەتوانیت یاری تێدا بکەیت بزانین لە عێراق چۆنە لە بەرازیل و کەنەدا یاریم کردووە بەڵام بزانین لە عێراق چۆن دەوێت طبعا هەر ماپێکە لەبژێر یان هەر وڵاتەکە لەبژێریت شوێن و جوگرافیایەکی جیاوازە لەگەڵ وڵاتەکانی تر کەمێک لە یاری کۆڵ ئۆف دیوتی دەکەیت بە ڕووی جوڵە و حەرەکاتەوە بە دوو کەسان لێمەندات کەسی شوێنە دیسانەوە وەدار لە عێراق پلێرەکانی بێت ئەوانەوە ئۆفلاینە ئۆنلاین دەتوانیت یاری بکەیت هاوارە ئەم جارە هیچی نەخشووە خەزاندە بۆم زیەکەم بزانم ئەم دەماشەیەکە بەکارم نایە گازە گاز ژوهرەویە زۆر کەم بوو یەک دانەی تر بکوژێنەوە ببینەوە ئەی هاوار گەڕامە یاریەش باتە یەکەم دەبووین وەک بتۆڕین ئەوان پلێ بێ هەدەرسیانێنە بەڕاستی یاریەکی تابلەی نایابوو خۆم بەدڵمە
online kayıt. Agar ba offline jari kayıt play offline kayıt. Bakayla offline ka ba şey solo yani kayıt ya da şey için. Hamur computer'ın ya online tasarım Estás şimdi navigasyonu edeceğim. Estás arrollayabilirim destekledik. Küçük kamera kabı var. Başka bir mesela dükkan. Ben ilk yağmurdan geçiyordum. Ama sesli yapacağım. Zamanınca araba soluyor yani. Bakınız kim yapıyor? Oh. 300 mu? Zincir de bina. Fakat bina joku hem de kan zincir bina. Daha ne fikirliyim? Walter Wolfs'ın المكان مش اوان مش هذا دوج من يكترن اولا بس والله يا رجال ده كل ما تقدر تعرفه Zincir bu yola sıkıştım ona. Terus terkama abu yang kita ketahui
Ben bu ses sıkıntısını çekeceğim. Güzel bir جارە یەکەم بووین 13 کەڵمان کرد ئەوەی دووەم بوو ناوی مەریەمە بڕوا سێمیش دەیڤد چوارەمیش ڕۆمای ئەمانەش بەپێ ڕیز بەندەکان بوون دانەیەک دەکەمەوە Outdoor essa. وهروها دەتوانیت بە ئۆنلاین یاریکردن لەگەڵ هاوڕێیان دەتوانن یەکتر ئاگری بکەن و یاریگەی کۆ بکەن بیتی و پابجی و شێوانە هەموو گوڵەڕین بۆ بەسێ دیاریکەن الرجل Bomba com borracha.
بوو ئەم جارە دیسان هەر خۆمان یەکەم بووین 16 کێڵمان کرد ئەوەی دووەم بوو ئەوجار ڕۆمێین بوو کە 4 کێڵی کردووە هەروە کریستۆڤەریش 12 کێڵ کە سێم بوو کێنیش 8 کێڵ بە پلەی چوارەم ئەوەش ڕزبەندی یاریکەم جارە بوو دیسانەوە دووبارە بوویەوە ڤیدیۆکە زۆر درێژکەمەوە وەڕا لینکی یاریکە لە دیسکریپشن یاریتان بڕۆن و لای بەزێنن و هیوادارم ڤیدیۆکەشتان بەدڵ بووبێت ڕوا لایک و سەبسکرایبتان بیر نەچێت وەڕا زەنگۆڵەکەش ئۆن بکەن بۆی ئەم ڤیدیۆکە لایک بکەنەوە پێتانی بات هەر شاد بن خواتان لەگەڵ